کەرامەت بە تامی نەمانی هەرێم لە نووسینی خەبات کووردە لەسەر هەڕەشە و پەنجەکەی سەرۆک ڕیفراندۆمێکمان دۆڕاند و نیوەی هەرێمیشمان لەدەستدا. خەریک بوو کەرکووکی شاوشوی موسڵ و شارەکانی سووریا کاول ببێت. خێرا داوامان لە بەغدا کرد و کەوتی نەشان ماچکردنی تەسبیح فرۆشەکان و پاڕانەوە بۆ ئەوی بەغدا دەرگای حیواردا نەخات. ڕۆژگار هات و کۆرۆنا نەیتوانی بمان تاوێنێتەوە، بەڵام دوژمنەکانمان لە دژایەتی و پلانەکانیان نەوەستان و درێژەیاندا بە پلاندانان و هەڵتەکاندنی ژێرخانی ئابووری سیاسی و پێگە جوگرافیا تاک بەشە ئازادەکەی کوردان کە هەرێمی کوردستانە و لە یاسای حکوومەتی فیدراڵی عێراقدا دانیان پێداناوە. بەڵێ بارزانی پەندی لە 5 هەڕەشە ئامێزەکەی جاری پێشوو وەرنەگرت و سەر لە نوێ بەفیتی ئەردۆگان و دەستگا جاسووسیە بەدناوەکەی ئیبراهیم کاڵن جارێکی کە 5 هەڕەشەی بەرز کردەوە و خەریکە دۆدۆشا و تێکەڵ دەکات. لە بەرامبەریشدا بەغدا تەواوی موچی زیاتر لە 1 ملیۆن فەرمانبەری هەرێمی ڕاگرت و سەرۆکە بارزانەکانیش تووشی شۆک بوون و هیچ پلانێکی چاوەڕوانکراویان نەبوو. شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل ڕوویدا و بە چەند ساروخێکی بیتوەکانی ئەمریکا شەڕەکە وەستا و بەغدا حکومدارەکانی شیعە لە بەغداد پارێزراو بوون. ئەوانەشی خۆیان ئامادەکرد بوو پلانیان دانابوو بە کودەتایەک لە بەغداد حکومەت سەر و ژێرکەن و بمانگەڕێنەوە سەردەمی بەعس و ئەنفال شکستیان هێنا. ئێمەی کوردیش برسی و ماڵکاول و ڕوت و ڕەجاڵ دەرچوین. ئەوەی سیر بوو هەر سێ سەرۆکە بارزانەکەی هەرێم لە کەللەی شەیتان نهاتنە خوارێ و کەرامەتیان قبوڵی نەکرد جارێکی کە بگەنەوە بەغدا و بکەونە شان ماچکردن و هەوڵێ بدەن قوتی ملوێنێ موچەخۆری هەرێم نەبڕدرێ و خەڵکی برسی نەبن و بازاڕ نەوەستێ. باڵادەستانی شیعە بۆ تۆڵەسەنەوە لە سەرۆکە ماوە سەرچۆکانی هەولێر بە کۆمەڵێ مەرجی پێشوەختە لە کارامەتی هەر 7 ملیۆن کوردەکەی باشووریاندا. ماوەی پێشوو هەندێ مەرجیان بەسەر حکومەتە ماوە بەسەرچۆکەی هەرێمدا سەپان، بەڵام ئەردۆگان و دەستگا جاسووسیە بەدناوەکەی میت خەندەقێکی کەی بۆ گەنیوان بۆ هەرێم هەڵکەند و بە هەڵدانی هەندێک درۆن و سارۆخی دروستکراوی تورک بارودۆخەکەیان زیاتر شێوان. لە بەرامبەریشدا بۆ خۆ دوورکەوتنەوە خێرا ئاوی دیژلە و فراتیان بەردایەوە. هەرێم لە لێواری داڕوخاندایە. چەند مانگی کە ڕژێمەکەی بەشار ئەسەد لە سووریا ڕووخاوە و ئیسرائیل لە هەوڵی ئەوەدایە بە یەکجاری بەڕەکە لە ژێر پێی تورکیا دەربێنێ و دەست بەسەر تەواوی سووریادا بگرێ. لە بەرامبەریشدا ئەردۆگان لە ڕێزەختێکی زۆرەوە هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی لەسەر هەسەدە و حکومەتەکەی هەولێر دەکاوت. دەوێت تەواوی ویلایەتی کەرکووک و موسڵ و حەسەکە و حەلەب بگەڕێنێتەوە ژێر ڕکێفی خۆی. لەولا شەو ئێران ناوشەوی 16 ئۆکتۆبەر دەیەوێت ئەو جارە هەمان سیناریۆ دووبارە بکاتەوە. ئەوەی کە جێی دڵخۆشیە بۆ کوردانی باشوور و ڕۆژئاوا ئەمریکای خاوەن هێز و دەسەڵاتدارە کە تا ئێستا دژی پلانەکانی هەردوو دەوڵەتی ئێران و تورکیایە و نایەوێ یان ناهێڵێ گۆمی خوێن هەڵسێ. لە ڕاستیدا بەوەی عینادیەکانی ئێران و چۆکدانەدانیان بەرامبەر بە هەڕەشەکانی ئەمریکا و ئیسرائیل دوور نییە جارێکی کە گەڕێکی کەی ئەو شەڕەی نێوان ئێران و ئیسرائیل سەر هەڵنەداتەوە، چونکە هەموو هەواڵەکانەوە پشتڕاست دەکەنەوە کە ئەمریکا خەریکە چەکی پێشکەوتوتر بداتە ئیسرائیل، لەوانە پاتریۆت سارۆخی تازە و پێشکەوتوتر و بگرە فڕۆکەی بیتوش. لە بەرامبەریشدا چین لە هەوڵی گەیاندن و فرۆشتنی چەکی بەرگری ئاسمانی و فڕۆکە پێشکەوتووەکانیدایە کە ئاسمانی ئێرانی پێ بپارێزن. لەو ناوەش عێراق و ئازربایجان و ئەرمینیا بە هەرێمیشەوە دەکەونە ناو گرژاوەکەوە. لە بەغدایە چ دەگوزەرێ؟ هەرچەندە ماوەیە کە دەرگای خۆپاڵاوتن بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران داخراوە، بەڵام کاتێک کە گوێگری هەواڵێ بووم زۆر سرنجی ڕاکێشام. ئەویش بانگەوازێکی سوودانی سەرۆک وەزیر بوو بۆ سەدر و ڕازیبوونی کە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە و لایەنگرانی موقتەداش جارێکی کە بێنەوە ناوکایی سیاسی. عەجەب چ شۆکێنەر بوو ئەو هەواڵە. بەڵام لە بەرامبەردا موقتەدا سەدر داوای کرد هەرچی زووە حەشد و هەموو گروپە جەکدارە شیعەکان چەکەکانیان بۆ وەزارەتی بەرگری عێراق بگەڕێنەوە و سوپای عێراق سەروەر بێ بەسەر تەواوی خاکی عێراقدا. چی ڕوودەدات لە ئەمڕۆ بەدواوە لە عێراق؟ هەرچەندە هەرێم هیچ پلانێکی ئەوتۆی نییە بەرامبەر بە بەغدا، بەڵام بەغدا بە چەندین خاڵ خەریکە بەرپرسانی هەرێم دەخنکێنێ. ئەوە تا بەغدا بەنامەیەک لە ڕێی فواد حوسێنەوە بۆ سەرانی هەرێمی ناردووە کە وەزیر بە ترسناک باسی دەکا. چاوەڕێ دەکرێ هەرێم ناچار بکرێ گوێڕاڵی هەموو داواکارەکانی بەغداد بێ، لەوانە تەڵتینی موچە خۆران، درخی سوتەمەنی و کارەبا و خزمەتگوزارێ گشتەکان هاوشێوی بەغداد، هاوتاکردنی موچەی فەرمانبەران و خاننشینانی هەرێم هاوشێوی بەغدا، ڕادەستکردنی تەواوی دۆسینە و دوهەموو ڕێکەوتنەکانیشەوە، هەڕەشەکردن بە هەڵوەشانەوەی دەرەنجامی هەڵبژاردنەکانی هەرێم، پێکهێنانی حکومەتێکی کاربەڕێکەر لە هەرێم، بە دوورخستنەوەی دەسەڵاتی ڕاهەیە هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم،
ئەگەر ئەو ئاگر بەسەد و مانگەی نێوان ئەمریکا و ئێران بەخراپ شکایەوە و هەریەک لە ئێران و ئیسرائیل کەوتنە شەڕ و ماڵکاولکاری دوور نییە هەڵبژاردنەکانی بەغدا بۆ مانگی 5 ساڵی داهاتوو تەئجیل نەکرێ. ئەگەر هەرێمیش خۆی نەچەمان هەتا کۆتایی ساڵ بە بڕیارێکی دادگای باڵای عێراق حکومەتە گەندەڵەکەی هەرێم بگەڕێنەوە سەردەمی حکومەتە زاتیەکە و باڵبژاردنێکی تازە تەناسەرۆکی هەرێم و جێگرێک بمێننەوە بۆ هەر چوار پارێزگاکە و سوپای عێراق دەست بگرێتەوە بەسەر تەواوی ئەو بیرەنەوتانەی کە لە دەرەوە ئیدارەی هەر چوار پارێزگاکەی هەرێمدان بە یەکجاری مادەی 141 لەبار ببرێ و بە یاسایەک ڕێگری بکرێ لە دەرێنانی نەوت و غاز و بە یەکجاری هەرێم هەموو دەستکەوتەکانی لەدەست بدات، چونکە هەر ئەوەندە ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ بەغدا داگیرسان هەموو شتێک سفر دەبێتەوە. ترسێکی زۆر گەورە لە ئارادایە کە بنەماڵەی بارزانی وا بیر بکەنەوە کە خۆیان بە یەکجاری ڕادستی تورکیا بکەن و هاوشێوی سیویەکی ئاف سوپای تورکیا بەهانایەنەوە بێ. بەڵام میوادارم هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم زوو بە خۆیاندا بچنەوە و تۆزێک کەرامەتی خۆیان بپارێزن و دەست لە بەڕێوەبردنی نابەرپرسانە و خۆفەرستکردنی ئاغانە و بنەماڵەی هەڵگرن و هیچی تر یاری بە ژیانی 7 ملیۆن کوردی باشوورەوە نەکەن، واز لە کورسەکانیان بهێن و ئەو دەستکەوتانەی هەرێم پارێزراون. ئەرێ بەڕاست خەڵکینە ئەگەر سەرۆکەماوە بەسەر چۆکانی هەرێم دان بە هاڵەکانیاندا بنێن دوورکەونەوە لە دەسەڵات و ئیستیقالە بدەن کەرامەتیان دەڕوشێ